سلااوتان لەبێ. هاوپەیمانیی کوردستانی تاکیدی کردەوە کە بۆی فلجبوونی سیستەمی هەواڵگری و لە ئێستادا گرتوخانەکانی عێراق بە ئاسانی هەڵبەتی چەکداریان دەکرێنە سەر. لە لێدوانەدا بۆ ماڵپەڕی مەداپەرێز شوان محەممەد تاوەندامی نیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق ڕایگەاندووە ئەو یەکەم جار نیە هەردوو گرتوخانەیە بۆ هەرێب و تاجەی دووچاری هێرشی چەکداری و هەڵاتنی زیندانەکانی نایان ببنەوە. وتیشی بۆ دواکەوتنی جێبەجێکردنی سزای لە سێدارەدانەکانەوە گرتوخانەکان بوونەتە پێگەیەک بۆ چاوپێکەوتن و کۆبوونەوەی سەرکردەکانی ڕێکخراوی قاعیدە. سەرۆکی ئەنجومەنی شارەوانی خەزای خانەخین ڕایگەاندووە حکوومەتی هەرێمی کوردستان بڕی 14 ملیار دیناری بۆ پرۆژەی بەستنەوەی قەزاکە بە سیستەمی کارەبای هەرێم تەرخان کردو و تاکیدیشی کردەوە دیزاینی بنەڕەتی پرۆژەکە لەلایەن کۆمپانیایەکی چیکی پیسپۆرۆ ئەنجام دەدرێت. لە لێدوانێکدا بۆ سۆمەرەنویست میر محەممەد نوور ئاماژەی بۆ کردووە کە بۆ مەبەستە کۆمپانیا چیکەکە بەنیازە ژمارەی تاوەری کارەبای بەرزدا بنێت و پێشبینیش دەکرێت لە سەرەتای ساڵی 2014 دەست بە ئەنجامدانی پرۆژەکە بکرێت. کۆمەڵێک هێڵیاسنی ئێران ئاشکرای کردووە کە پرۆژەی کۆبەستنەوەی هەردوو شاری خوڕمشهری ئێرانی و شاری بەسڕەی عێراقی بەجێ بێڵێ ببورن عێراقی بەهێڵی 6 نەفەر لە ئارادایە تاکیدیشی کردەوە پرۆژەکە لە کاتی تەواوبووندا و خزمەت بە گەشتیارە ئێرانەکان دەکات دەکاتی سەردانیکردنیان بۆ مەزارە ئاینەکان لە هەردوو شاری کەربەلا و نەجەف. لە لێدوانێکدا بۆ ئاژانسی ئیسنا عەبدولعالی ساحب محەممەد بەڕێوەبەری ئیدارەی کۆمپانیای هەڵی گواستنەوەی ئاسمی ڕایگەاندووە بڕیارە پرۆژەی بەستنەوەی شاری خوڕمشهر لە پارێزگای خۆزستان بە شاری بەسرەوە لە ماوەی 3 ساڵی داهاتوودا تەواو بکرێت. حکوومەتی عێراق ڕێکەوتنێکی لەگەڵ ئێراندا ئیمزا کرد بۆ هێنانی غازی سروشتی بۆ کارفێکردنی وێستگەکانی بەرهەمهێنانی وزەی کارەبا. وەزارەتی کارەبای عێراق ڕایگەاندووە عەبدولکەریم عەفتان وەزیری کارەبای عێراق و ڕۆستەم قاسمی وەزیری نەوتێران بەبێ ئامادەبوونی دەستگاکانی ڕاگەاندن ئیمزا کراوە. بە پێو ڕێکەوتنە ئێران هەڵێکی گواستنەوەی غازی سروشتی بۆ ناو عێراق دروست دەکات تا بتوانێت 850 میلیۆن پێ سێجا غاز کە دەکاتە زیاتر لە 24 میلیۆن مەتر سێجا بنێرێت عێراق. ئەو بڕە غازەش بۆ کارپێکردنی سێ وێستگەکەی بەرهەمهێنانی وێستگەی کارەبا لە بەغدا و دیالە بەکاردەهێنرێت. وەزارەتی گەشت و گوزاری شوێنەواری عێراق ئاشکرای کردووە حکوومەتی ئێران ئامادەی خۆی نیشانداوە بۆ هەڵگرتنی فیزا لەسەر ئەو هاوڵاتی عێراقیانەی کە دەچنە خاکی وڵاتەوە، بەڵام هێشتا ئەو کێشانە ڕوبەڕووی زیارەتکارانی هەردوولا دەبێتەوە بەردەوامە. لە بەیاننامەیەکدا وەزارەتی گەشت و گوزاری عێراق ڕایگەاندووە لە یاسینەسم وەزیری گەشت و گوزاری عێراق لا کۆبوونەوەی لەگەڵ عەلی ئەکبەر ساڵحی وەزیری دەرەوەی ئێراندا و توێژی کردووە دەربارەی هەڵگرتنی فیزا لەسەر ئەو هاوڵاتیانی عێراق کە سەردانی ئێرانیان کردووە. یەکێتی ئەوروپا ڕەزامەندی نیشانداوە لەسەرەوەی باڵی سەربازی حیزبوڵای لوبنانی بخاتە لیستی تیرۆر و ئەو کارەشی لەو مەترسیانەی سەرچاوی گرتووە کە یەکێتیەکەی هەیەی لەسەر زیادبوونی چالاکیەکانی حیزبەکەی لە ئەوروپادا. لە مانگی ئایری ڕابلوودا هەریەکە لە بەریتانیا و هۆڵندا و چەند وڵاتێکی تری یەکێتی ئەوروپا داوا دەکەن باڵی سەربازی حیزبوڵا بخرێتە لیستی تیرۆر و بەو بەڵگەیە کە ئەو حیزبە لە پشت قینۆکی ساڵی ڕابردووی و بولگاریا و بۆ کەتیدا 5 هاوڵاتی ئیسرائیلی و شۆفێرە بولگاریەکان کوژراون. خێزانەکەی محەممەد مورسی سەرۆکی لەسەر کارلابرا و بێسەر و شوێن کراوی میسر سکالای لەسەر سوپای میسر تۆمات دەکەن و بەوەش تۆمەتباری دەکەن کە ناوبراویان ڕفاندووە. وسامە مورسی کوڕی محەممەد مورسی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەاندووە هیچ بنەمایەکی یاسایی دەستوری نییە کە کەسێک بە پێ ئەنجامدانی هیچ جۆرە تاوانێک دەستگیر بکە تەنها بەو بیانوەی کە گیانی دەپارێزێ. کورتێک لە وڵەکانتان پێشکەشکرا شاد و ئەکسەوەربەر.